ئەم کۆنسێرتە هونەریە بۆ یادی 37 ساڵەی کۆچی دوایی پاشای مەقامی کوردی ھونەرمەند عەلی مەردان سازکراوە. گەنجان و ئامادەبووان دەیانەوێ لە ڕێگای مەقام و گۆرانەکانی عەلی مەردانەوە پەیامی ئەوە بگەێنن کە خوێندنگای عەلی مەردان چەندین گەنج و لاوی دەنخۆش و بارەمەندی بەرەمهێناوە و بەردەوامە. مامۆستا عەلی مەردان بۆ خۆی یەکێکە لە دامەزرانی مەقامی کوردی کە بێگومان بۆ خۆی ئەوە خوێندنگایە، یعنی ئێمە هەمومان لەوە فێر بووین. هەر کەسێک کە دەستی بە هونەر کرد بێ بێگومان بەتایبەتی لەم شارە لەسەر ڕێچکەی ئەوان ڕۆیشتون، بەتایبەتی فۆلکلۆری کوردی. شاری کەرکووکش پڕە لە هونەرمەندی زۆر گەورە و مەزن کە ئێمە بۆ خۆمان هەمیشەکە بێت جۆ لەوان ئەگرین فێریشتی زیاترە بین. هەموو ساڵێ بەس یادیەکەنەوە، یادی مامۆستا عەلی مەردانەکەنەوە. مامۆستای مەقامات بوو، تر ئەوانە هەمووی بینیتان مەقام بێژن، دەمیان خۆش بێ، هەمووی مەقامزانن و هەمووی لەمێ حازر بوون. هەموو ساڵێ ئاوا ئەم مەراسیمە تازەوە ئەکرێ، هەمومان مەوجودین لەمێ. ئەتر ئێمە بە گۆرانی ئەڵاوەیسی و قەتار و ئای و مەقام خەنەبات و ڕست و ئەتر بەوانە هەمووی بەشداریەکەین. شارەزایەکی مەقامی کوردی عەلی مەردان وەک داڕێژەری نەخشە و بنیادنەری بنچینەی مەقامی کوردی ناو دەبات. پێشی وایە هەر کەسێک بێوێت شارەزایەکی تەواو لە بواری مەقامدا وەربگرێت دەبێت خۆی ئاشنای شێوازی عەلی مەردان بکات. مامۆستا عەلی مەردان ڕۆلی قەت تەواو نەبووە، قەت تەواوش نابێ و مامۆستا عەلی مەردان تا کورد بێن لەوەی کورد بێنکرێ ڕێباز مەقامەکان مامۆستا عەلی مەردان بگرن. مامۆستا عەلی مەردان ڕێگەی دانا مەقامەکانی سابت کرد بۆ ملەتی کورد. تێگەیشتی کوڕم ئەمنەوەی تازەیە چەندێ بکەم گەرەکە بگەنە مەقامەکان فێر بن، چونکە ئەو ئەساسێکەوە ئەو داینا نابێ ئێمە بزیکین. فلەبەرەوە مامۆستا عەلی مەردان قەت ڕۆڵی تەواو نەبووە، تەواوش نابێ. مامۆستای مەقامی کوردی عەلی مەردان ساڵی 1904 لە گەڕەکی تەچەی شێخ عەلی لە شاری کەرکووک لەدایک بووە. مناڵی و گەنجی لە پاڵ کۆمەڵی بەرهەمی زێڕین لە کەرکووک بەسەر بردووە. پاش کۆچی دواییشی لە ساڵی 1970 بەرهەمەکانی وەک خوێندنگایەکی گۆرانی و مەقاماتمانەوە و گەنجان و لاوان بە ئامانجی ئاشنابوون و فێربوون پشتیان پێدەبەستن. کەڕۆن محەممەد کوردسات نیوز کەرکووک.